هەنگ مێرووە زێڕینەکە. ئەمە ناوەڕۆکی کتێبێکە کە لەسەر ئەم مێرووە هەرە گرنگە نووسراوە، جا زۆر جار باسلاوە کات کە ژیانی بوونەوەرەکان لەسەر ئەم گۆی زەویە بەسراوەتەوە بە بۆ نمونە بوونی هەنگ لەسەر ئەم گۆی زەویە. لەوانەیە بەلای ئێمە زۆر سیر بێت باشە گرنگی هەنگ بۆ ژیان بۆ ئەوانە زۆرە. لەسەر ئەم بابەتە قساکەین، واتە لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە بۆ ئەم مێرووە بە مێرووە زێڕینەکە ناوبراوە، گرنگی بۆ ژیان چییە؟ بەداخەوە ئێستا کۆمەڵێک توێژینەوە کراوە باس لاوا کات کە تەمەنی ئەم مێرووە لە هەندێک لە ئەو شوێنانەی کە دەستکردەوە بۆی دروست کراوە بووە بە نیوە لە ماوەی ئەم 50 ساڵی کۆتاییە. ئەمە چ زیانێک بە گۆی زەوین و گۆی زەوی و هەروەها بە ژیان لەسەر ئەم گۆیە ئەگەینێت. لەسەر ئەم بابەتانە ئەدوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد حەمە ئەمین کە بەڕێزیان شارەزان لە بواری بەخێوکردنی هەنگدا. دکتۆر گیان سڵاوت لەبێت زۆر بەخێر بێ سەر چاو. بەیانی باش دکتۆر، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دکتۆر هەر با بە ناوەڕۆکی کتێبەکەەوە دەست پێ بکەن ئەوەی کە بۆ ئەم ناوەڕۆکەت هەڵبژاردووە بۆ هەنگ وەکو مێرووی زێڕی سیر ئەکرێت. یعنی بەبەستانەوەیت بۆ تایتڵە ناونیشانم هەڵبژاردووە بە گرنگی هەنگەوە قسەکی کە ئەبەسرێتەوە بە ناوەڕۆکی کتێبەکەشەوە. بەڵێ بەنسبەت هەنگەوە تامەکەمە باسی هەنگەکەین یەکسەر هەنگوینمان بیرەکەوێتەوە، بەڵام هەر هەنگوین نییە. ینی حتا هەنگ وەکو مێروویەک بۆیە نامناوە مێرووە زێڕینەکە هەر هەنگوین بەرهەم نایەنێ، بەڵکو لایەنێکی ئابووری گشتی زۆر بە کەڵکی هەیە. بۆ نمونە ئینتاجی بەرهەمی مەلیکە شاژن شاهەنگ، ئەمە خۆی پرۆژەیەکە. شاهەنگ ئەتوانی بەرهەم بێن و بیفرۆشی. بەرهەمی هەڵاڵە، بەرهەمی دەرەمیەوە یاخو پرۆپۆلیس کە سوودی پزیشکی زۆرە. بەرهەمینە ژەهرەکەی چەند بە ئازارە، بەڵام ئەوەنگە بە سوودە بۆ بەرەنگاربوونەوەی سەرەتان و ئایدز و بە تایبەتی سەرەتانی مەمەک لە ئافرەتە. ئەمانە هەمووی لە بەرهەمی یاخو پرۆهین خواردنی شاهەنگ، ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی هەنگ. یعنی هەنگ دروستکەرێکی ئەوەنگە عەجیبە، بۆیە پەروەردگار لە قورئانە ناوی هێناوە بە سوورەتی نەحل باسێکات. جا هەنگیش گرنگی هەنگ لە چییە؟ ینی کاڵی مێروویەکی زێڕینە لەبەر ئەوەی کە هەنگ مێشتێکی بچووکی هەیە، بەڵام زۆر توانای فێربوونی زۆر لە سەر و ئاسی ئەو مێشکەوەیە کە هەیەی. بۆیە لەوانەیە وتم پرسیاری هیچ لە ئارا بێتە ئاراوە مەسە گرنگی هەنگ بۆ ژینگە. هەر ئەوە دکتۆر چونکە ئەوترێت بۆ نمونە نەمانی ئەم مێرووە زۆر مەترسی دروست ئەکات و لە ڕاستیە یەکێک لەو هۆکارانەی کە ژیان پێ بەسراوەتەوە هەربوونی ئەم مێرووەیە. نەمانی هەنگ ئێمە هەر بۆ خواردنەکە نییە بڵێ خوانی هەنگوینەکەیە، چونکی هەنگ ئێمە ئەو خواردنەی ئەی خۆین، ئەو پارۆنانەی ئەی خۆین لە سێ پارویەکی پشت بە هەنگ ئەبەسێ. لە چ لایەنێکەوە؟ لایانی پیتاندنی گوڵەکان. بۆیە ئەلبەرت ئاینشتاین زانایەکی جیهانی وازان فیزیاویە کە باسیەکات بە وتەیەک لەسەر تەختەکە بۆ خوێندکارەکانی باس کردووە، ئەڵێ دوای فەوتانی هەنگ لەسەر گۆی زەوی بە 4 ساڵ بەشەریەتیش نامێنێ، بۆ کە هەنگ نەما پیتاندنی گوڵەکان نابێ. لە سا 70 بۆ 75 گوڵی بەرووبوومە چێڵگەیەکان هەنگ ئەیپیتێنێ، کە هەنگ نەما لە سا 70 بۆ 75 بەرووبوومەکان نامێنێ، ئینە گوڵەکان نامێنێت کە گوڵەکە هەڵی نەپێچە بەر ناگرێت، کە بەر نەگرە خواردن نابێ، کە خواردن نەما برسێتی ئەکەوێتەوە. ئەمە بۆیە وای وتوواڵێ دوای فەوتانی هەنگ بە 4 ساڵ بەشێرێتیش نامێنێ. و ئێستش لە جیهانە لە زۆر شوێنیتر بۆی شەڕ و کوشتار و ئەمانەوە بێ، یا بۆی کێشەی ترەوە بێ، یا کێشەی مۆبایل، یا کێشەی شەبەکاتی تەلەفۆن، یا بەکارهێنانی قەرکەرە چیمیاویەکان بە جۆرێکی نادروست ناتەندروست. ئەمانە وای کردووە کە سامان و سامانی هەنگ بەرەو کەمبوونەوە بڕواوەکو باسی کە لە سەرەتای چاپێکەوتنەکە کە بەرەو ئەوە ئەڕوا مانای وایە جاوە بە ئینگلیزی پێوتێ CCD Colony Collapse Disorder، یعنی فەوتانی هەنگ بە فەوتانی بێسەروبەری هەنگ لە ئارایە لە ئەمریکاوە دەستی پێکرد، بەڵاو بۆ تۆ بۆ وڵاتانی تریش. زۆر باشە دکتۆر، بێزگە لە هەنگ
چ مێریوێکی کە هەیە سوود بەخش بێت و ولا ڕووی ئابووریۆ سوودی لێوەرگری حشرات یاخو بەعربێکی ئەڵێ حشرات الاقتصادیە ئەو مێروانن کە زرەری ئابووریان هەیە مەسەلا لە کاتی عەمبارکردنی بەرووبوومە تەماشاکەی زیاتر ئەبێتە هۆی خواردنی نەکان دانەوێڵەکان و زەرێکی گەورە ئەیەوە بۆ ئینسانێکی شارەزارە بواری خۆیان بەجێڵم جا تەنیا دوو مێرو هەیە کە پێ ئەوترێ الحشرات النافعة مێرووە سوودبەخشەکانی یەکیان هەنگە ئەویان کرمی ئاوریشمە کرمی ئاوریشم بۆچی جا ئەوەی کە لە مێشکمایە بۆ داهاتوو ئەگەر تااقەتم هەبێ و مەجالم هەیە بەڵام ئەگەر تااقەتم هەبێ دانیشتم سەرچاو کۆکەمەوە کتێبێکی ئەگەر نیوەی ئەوەش بێ بتوانم دابنێم لەسەر چی لەسەر بەخێوکردنی کرمی ئاوریشم کرمی ئاوریشم گەڵای توی زۆر ئەوێ ئێمە وەکو خوێندکاری کۆڵێجی کشتوکاڵ لە ساڵی هەفتاکانە بە دەرسی عملی وەرمانەگرت کە کرمی ئاوریشم 50 وانە لە ئەبوو غرێ بۆ ئەهات بە یێرکە ئەهات کولیەکێک لە ئێمە هێنا لە مفقەسە هێلکەکانیان ئەتروکان اینجا بە کشەوەی کرم کولی خوێندکارێک 50 کرمیان ئاینە ئیتر ئەمان بردە ماڵەوە لە ماڵەوە ئەوەی دارتووی هەبوایە بەشی هەفتەیەکی ناکردینەکەی گەڵاکانی دراوسەکانیشی سعاج بووم لێمان گەڵای تو پێوە نە ئەمان جا بۆیە کرمی ئاوریشم بەسەر لە سووریا بەناوبانگە لە ئەزار لە ناوچە کوردیەکان لە ڕۆژئاوا بەخێوە کرێ یعنی لەبێ لە شوێنێ بەخێو کرێ کە دارتووی زۆر بێ چونکی ئەو خواردنی سەریشی کرمەکان هەتا چێتە قۆناغی قۆزاخە و دوایی کە بوو بە قۆزاخا بێت تۆی تێ بخیتە بە مامەلەیەکی گەرمی بکەیت چ بە هەوا بێت چ بە ئاو بێ بۆی تە حەشەرەکەی ناوی نەبێ بە حەشەرەی کامیلە پەپوو لە دەرچیە جا ئەوە هینی یعنی بۆ بە خێوکردنی سەرێشەی زۆرەوێ بەڵام بۆ دانانی کتێبێک یاخۆ کوڕاستێک کتێبێکی بچکۆلە لە مێشکمایە کە لەوە داینە باشە باسی کێوش بکەین لە کێوە خولیای بەخێوکردنی هەنگ و ئەبووە بتماوەی چەند ساڵیشە بۆ لە ساڵی 1976 ینی 24 و 22 چلو تقریبا 44 ساڵ 46 ساڵە من تەخەروجم کردووە هەر کە تەخەروجم کرد لەسەر ئاسی قسمەکە شەشەم بووم بۆ یار وەکو معید وەکو مساعد مختبەر دانرامەوە لە کۆڵێجی کشتوکاڵ دوایی لە بەشەکەی خۆمان بەشی بەربوومی کێڵگەیی لە بەشی باغداریەوە داوایان کردم وتیان معیدمان کەمە یەک دوانێک لە ئێوە کە هاتانە لەوێ لە قسمە بێتە بەشی باغداری چوومە بەشی باغداری تێ لەوێ خەریکی ئەو دەرسە بووم هەتاکو چەند سەفەری هەندەرانم کردووە چروەکو بە ڕسمی وەکو سەردانی خێزانی و ئەمانە ینی وەکو بەخێوکردنی هەنگ دانەبڕاوم بۆ یاڵە مەتوانم زیاتر لە سەر و 40 ساڵە من خەریکی ئەو پیشێن وەکو هیوایەتیش نەگەوەکو اختصاص ئینشەڵڵا هەر تەمەندرێژیت بە لەشی ساخ هەر مەجالت هەبێ دکتۆر گیان لەسەر ئەم بابەتانە توێژینەوە بکەیت جا ئێستا بابینە سەرەوەی کە خۆی هەنگ تا ڕادێک لەسەری زانیاریمان هەیە بۆ نمونە ئەوەی کاوترێت ئەو شانانە زۆر بە ئەندازایی و بە جوانی دروست ئەکا بە ڕێکوپێکی بەڵام وەک ئەوەی کە ئەمانە چۆن بەیەکەوە پەیوەندی دروست ئەکەن خۆی چۆنە ژیانی بە چ شێوەیە کە با تۆزێکش لەسەر ئەم بابەتانە لە ڕێگەی جەنابتانەوە زانیاری وەرگرین دکتۆر ئەحمەد هەنگ تەمان ئەگەر تۆ تەماشای کوورەی هەنگ بکەیت پورەیەک یا کوورەیەکی هەنگ لە سێ بەش پێگاتووە لە سێ تاک پێگاتووە شاهەنگ بە تەنیایە ئەژی زایدە نێرەکان کە درۆنیان پێوتێ ناوی درۆنی بڵێ فڕۆکەوانی فڕۆکەی بێفڕۆکەوان لە ئینگلیزی درۆنەوە هاتووە درۆن یان نێرەکانی هەنگ شاژنێک چەند سەد نێرەیەک و بە هەزاران پاڵە ئەمانە هەمووی تر چێژ ئیشەکە ڕێخە شاژن تۆکو ئەمر معسکەرێک وایە زابتێک وایە دارێکی بەدەستەوە بێ ئەو هۆرمۆن دەرەیە کۆنتترۆلی ناو شانەکەی کردووە اینجا شانەکە لە ناو شانەکەشە لەسەر شانە میوەکان جۆرە حرەکەیەکەکەن کەی ئەو حرەکەیەکەن ئەگەر مەبەستیان ئاگادارکردنەوەی یەکتری بێ لە شتێک مەسەڵێن یەک دوو هەنگ ئەوە چم بەرەو ئەو سەماکردنی هەنگ وازم شیشی وات باسکە لە بیدایەتە هەنگ با بڵێ ئێرە کەناڵی کورساتە
لە ناوچەی ئەزمەر یاخۆ لەو دوو ئەزمەرە سیتەک ئەمی چەند ئەمی 2 کیلۆمتر نابێگەر بە شاخکە ئاوا بە ئوفقی بیبڕی تۆ بە حسابی ڕێگاوبان مەکە هەنگ تا 3 کیلۆمترونی و ئەڕات و 3 کیلۆمترونی و ئەگەڕێتەوە ینی 7 کیلۆمتر ڕات وێتەوە ئەگەر لەوێ چەند هەنگێک کە شافیان پێێت ئەوتریاوانەی کە جەولە ئەکەن باخێکە دۆزنەوە لە ناوچەی سیتەک هێشتا پێیان نەزانیوە ئەمانیەنەوە لە ناو شانەکە لە ناو کوورەکە بە جۆرە دانسێک بەوانی تر ئەڵێ کە شتێکی وا هەیە جاگە لە نزیک 100 متر بێ جۆرە دانسێکە یاخۆ جۆرە سەمایەکە ئەگەر لە سەر و 100 مترەوە بێ جۆرە سەمایەکی ترە یعنی بۆیە ئەوترێ هەنگ زیندەوەرێکی زێڕینە بەڕاستی ئاڵتو نییە توانای فێربوون و ئیش و کاری زۆر لەسەر ئەو مێشکە بچووکەوەیە کە هەیەی باشە باسێکیەوە بکەین کە هەنگ جۆرەکانی جیاوازن لەوەی کاڵی شامان هەیە یاخود جۆرەکانی تر بە پێی ناوەکانی جیاکرێنەوە ئەمانە چۆن ڕیزبەندی بۆ کراوە دکتۆر مەبەستی چییە؟ ئەڵێن شاهنگمان هەیە باشە ئەوانەی کە چۆن ڕیزبەندێنی بۆ کراوە ئەوانە چیان کە لە شاکەوە بنەوە یاخود ناوەکانی کەیان چییە یاخۆ چینانە چین کە لە شاوە نزیکن و ئەوانەی کاشنە دەرەوە کامانن پێم خۆشەوە تایبەتمەندیانە دەرخی دابەشبوونی کارەکانە بەڵێ لە ناو خەلیەکە هیچ کۆمەلگایەک نییە بەقەت کۆمەلگای هەنگ ئیش و کارەکانی دابش کردبێ لە بینی خۆیانە مەبەستەکەی منەوە ئەوە زۆر بەڕێک و پێشی نێرەکان ئیشیان بەس چییە جوودبوون لەگەڵ مەلیک لەگەڵ شاهنگە ئەوی کاتی پیتاندنی شاهنگ چێتە دەرەوە بۆ زانیاریتان شاهنگ لە سروشتان نەبێ هین نابێت لە هەوا نەبێ پیتاندنی سروشتی ڕوونایە ئیلا مەگەر پیتاندنی دەستکرد بێ تۆ لە مختبەر بیکەین ئەمە ئەوە ئەنجا پێشەوە شینەکان لە شنە دەرەوە نێرەکان لە شوێنێک کۆبنەوە پێوتە ناوچەی کۆبوونەوەی نێرەکان هۆرمۆنێکە ڕێژن کە هینەکە کە شاژن نزیک بێتەوە لایەن و ئەوان شاژنیش هۆرمۆنێکە ڕێژەکە ئەوان دەوری بن نێرەکان هەریەکە هەوڵە شاژن داهوا بپیتێنە بەرزی تقریبا 200 مترە هەندێک دیاردەی سیر و سەمەرە لە هەنگە هەیە کە لە هیچ زیندەوەرێکی ترانیە پاڵە مەسەلە پێتەوە ئەیان دوای ئەوە خۆی ئەمرێ مەسەلە ئەمە لە چیایە یعنی وەکو بازەکرێ خەلق وای دروست کردووە کە پێتەوە بات بۆ ئەوەی جارێکی تۆکو زەردەواڵە و زەردە زیڕۆ ئەمانە نییە بۆ ئەوی جاری تر کە پێوە یایتەوە نەخۆشیەک نەقڵ نەکە خۆی مەعیدە و ڕیخۆڵە و هەموو شتێکی یێتە دەرەوە ئەمرێت نێرەکان هەروە کە دوای جوودبوون لەگە شاژنە سوورە زانێ ئەمرێ بەڵام هەر جوو دەبێت لەگەڵای خۆی ئەمرێ بۆ لەوەی بەشی نێرینەی یێتە دەرەوە ئەویش لە ئاسمانەوە کەوێتە خوارەوە ئەمان شاهنگ بەس ئیشی هێلکەدانانە لە کاتی بەهارە لە مانگی 4 و 5 ئینتاجی جێیشێک ئەکات ڕۆژی 1500 بۆ 2000 شاژنی چاک لە 2000کە کەمتر دانانێ ئەوانە زیاتر ڕێگەزی ئەوروپیەکانن بە شاژندا خۆمانێتر لە بینی 500 بۆ 1000 ڕۆژانە دایئەنێ ئەمە ئیشی شاژن بەس هێلکەدانانە هەموو ڕۆژە 500 تا هەموو ڕۆژێ 500 بۆ 1000 هەموو ڕۆژە لە کاتی مەوسمی بەهارە ینی دیاری کراوە 3 هەفتەیە ئەنجا ئەی پاڵەکان ئیشیان چیە مێیەکان ئەوەی کە پێوەدانی ئیشی سەرەکییانە با بڵێن دیفاعکردن لە بەرگریکردن لە خانەکەیە بەڵام پاڵەکان ئیشەکانە تەوزیع بووە لە ڕۆژی با بڵێن 4 ئیشی سەرەکی ئەکەن یەکەم و دووەمی تەمەنی گاینەکان کرمەکان ئەمان خزمەتیانەکەن خواردنیان هێنێ دوایی ناو خانەکە پاکەنەوە ئیتر ئیشی سستەرێک ئیشی دایکێک چییە ئەمان ئەیکەن پاکردنەوەی ناوخانەکە بێ هەچی شتێ بێ بۆ نمونە هینێتە ژوورەوە بۆقێک یا مشکێکێتە ژوورەوە بۆیان ناکرێتە دەرەوە ئەمان چیەکەن پێوەیە ئەیکوژن دوای ئەوە مۆمیای ئەکەن بە مێو بۆ ئەوەی بۆگەن نەکات ئەوەیە زیرەکی هەنگ ئەمێنێتەوە لاناوی نەکات ئەو هەنگەوانە کاچێ پشکنە دوایی ئەیبینێ فڕاتە دەرەوە شی عجایب هێلان ئەجا لە هەنگ کە بوو بە دوای تەمان دوای 21 ڕۆژ شاژن دوای 15 ڕۆژە بێ بە حەشەرەیەکی کامل
نێرەکان دوای 24 ڕۆژە من بە حەشەرێکی کامل بەڵام پاڵەکان دوای 21 ڕۆژە من بە حەشەرێکی کامل 4 ئیشی سەرەکییان دەست پێکات تەمەەن لە ناوە مێوە هەر ئەوان دەریئەن دروستەکان شانەکان دوایەوە کە بوو ئەمە پێوترێ شەغاڵی منزلی ینی پاڵەی کەیبانووی ماڵەوە کە ئەبێ بە کەیبانووی دەرەوە یەتە بەر خەلەکە لە تەمەنی 20 بۆ 21 بەرگریەکە لە بەردەم هاتنە ژوورەوەی ناو سندوقەکە لەو مەدخەلەکە لە دەرگاکە 2 ڕۆژ دوای ئەوە ئەنجا ئەچێتە دەرەوە ئیشی دەرەوەکە ئیشی دەرەوە چییە؟ کۆکردنەوەی ئاوا لە کاتی پێویستە کۆکردنەوەی هەڵاڵەیە دائیمە لەگە خۆیان هێنێتەوە بە گیانەوە نووسە هەنگ خالق وای دروست کردو هەموو گیانی تووکنە بۆی هەڵاڵی پێوە بنووسێ کە سەرەکە بەناو گوڵەکە بۆ ئەوەی لە ڕژێنەری شیلەی گوڵەکە لە بنی گوڵەکایە سەرەباتە خوارەوەی تر هەمووی جانی تووکنە هەڵاڵشی پێوە ئەبێ و کە ئەچە بۆ گوڵی تر ئەیپیتێنە بەبێەوەی خۆی بزانێ جاز ئەو شیلەی گوڵە کۆ کاتەوە لە خوارەوە ئەمە شیلەی گوڵ ئەهێنێ هەڵاڵەیەنێ ئاوهێنێ پرۆپۆلیسی ژیا دەرەمێ و لە کاتی پێویستە هێنێ بۆ کنوکە لە بەرگرتنی ناو سندوقەکە بڵێ ئێستا زستانە تۆ بیرت چووە مەدخەلەکە 6 کونەی پشکۆلەیە تۆ بیری چوب شویکەیت ئەو خۆی یەک دانایڵەتەوە هەمووی ئەگرێ بۆی هەچی کنوکە لە بەری سنوقەکە خۆی ئەیگرێ بۆی سەرمایان نەبێ بۆیە ئەو زێڕینە هاوڕەیەکمان باسی ئەکرد ئێوە هەر بۆ حەزی خۆی شانێکی هەنگی هێنابوو لە چوارچەوەیەکی شوشەی یادای نابوو وتی پێی خۆش بوو بزانێت ئەمە چۆن ئیش و کار ئەەکەم بۆ ئەوەنە باس و وەسفی هەنگ ئەکرێ وتی هەتاکو چواردەوری ئەو چوارچێوە شوشەیان دا نەگرد و نەیان پۆشە دەستیان نەکرد بە ئیشکردن واتە حەزیان لەوەش نییە کە بۆ نمونە ئەو حەریمە شخصیان بە دەرەوە بێت یان نەیان بێت ئەم حەریمە خۆی هەنگ دائیمە حەزەکە لە وشابێن سەوەجار لە چیە لەناو کوورەی دارە لەناو خەلی محەلی پێوتە خەلی محەلی لە قوڕ دروزەکەی و لە کووری دا دروزەکرێ حەزەکە لە شوێنێکی سروشتا بێ بەڵام دوایی ئەو بۆی ئەتوانرێ کە دەناو شوشەوە ئیتاری لانگسترۆس بناوی زانە ئەمریکیەکەوەی لە ساڵی 1950 چانە بۆی دەرکەو هەنگ تۆ لەو شوشەوە باشەی بینی لە بینی کولی دووشانەی مێوە کە هەم گەرای تیەکە و هەم هەنگوینیشتی تیەکە دوایی شیلەی گوڵە بێ بە هەنگوین بۆشاییەکەی لە بینی کولی دووشانە ئەو بۆشایە پێوتە بی سپیس بۆشایی هەنگ لە بینی دووشانە ئەوە لە بین لە 6 بۆ لە 9 سانتیمەترە کە ئەوەی دی ئەم زانایە وای هات بە خەیاڵە کە ئەتوانرێت لە سنووقا بەخێو بکرێ و ئیتاری پراوێزی بۆ دانرێت چوارچێوە بۆیە هەنگ گەشەی کرد بە خێوکردنیان لە کوورەیە کاگە تۆ جیاوازی بکەی لە کوورەی هەنگە لە کوورەیەکی محەلیە زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی لە ناو سندوقە کوورەیەکی محەلی تۆ هەر لە دواوە هەنگوینەکە دەرێنیت چوارشانەیە لەوانەیە وێرانیکەی بەڵام لە ناو سنووقا تۆ ئیتارە توانی ئەساسی شەمعی بۆ دانەی بنشینە مێوەکان و بیخەتە ناو سنووقەکەشەوە ئیتر سنووق طبقە لەسەر طبقە سنووق لەسەر سنووق بۆی دانێ جای وایە لە ئەمریکا 180 کیلۆ لە بەرهەمی سنووقێکە لای خۆمان من خۆم لە حوشەکەی خۆمانە گوندی ئەڵمانی لە خانووەکەی خۆمە هەمە سێ سنووقم هەیە مەسەڵە پار لە دوانیان دەوری 42 کیلۆم ئینتاج کردووە باشە ئەم هەڵاڵانە لەکوێ کۆکەنە بۆ نمونە ئەوەی کە لە نێو شارە جەنابەت دادناوە ئەو چیانە ئەم گوڵانە کە ئەوان پێویستە لە دەوروبەرە مەسەڵ تۆ خۆم زۆر جار چوون لە جومعانە کاتی لە هەینیە چوون بۆ شاخ هەنگم دیوە ئیتر هەنگەی من بوو بێ هەنگەیەکی تر بوو بێ ئەمانە هەنگ وەکوتم 3 کیلۆمەترین ئەڕۆیە دەگوندی ئەڵمانی بۆ شاخەکە کیلۆمەتر نابێت باشە تۆ ئەگەر لە ناو شارا بێ بەوەی کە زۆر جارڵێن شەکر یاخود چەند شتێکی کیان بۆ دانێن بۆیە و هەنگانە لەو کۆبنەوەگەر گوڵیان دەست نەکەوێت کاکە برا جیاوازی هەیە بەڵێ مەسەر شوێنەکە من لە گوندی ئەڵمانیە ماڵ نییە باخیتیانە بێ و ئەنجا لە بەهاریشە ئیتەوردەوە دەکە خێنەکە ڕۆکەکان بەرەوشتی ئەڕوا هین هەیە ئەو ڕۆکی ڕۆکە دەرکە زەردەکە هەیە کە ئەم ساڵ زۆر بوو و ئەم ساڵیش بۆ زانیاریتان بەرهەمی هەنگووی لە سەرتاسەری کوردستان لە هەموو ساڵەکانی تر باشتر بوو
لەخوا بە زیابێ جا زۆر سپاسی بەڕێزت ئەەکەین مەمنون بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەو تەجوانانت کاتە ئەگەر کەسێکیش لە ناو شارا بوو حەزی لەوە بوو کە هەنگ بەخێو بکە ئەتوانێت و ئەم دەرفەتە بۆی گونجاوە دەستەکانە خۆش بێت بێکومانەمە بەخێوکردن ئاسانە هەموو کەس یانی ئەتوانی بیکە لە نەوەیەک و بۆنەوەی تری گوێزرێتەوە نەقڵە بێ پارەی زۆر ناوێت پرۆژەکە ئەتوانی لە کوورەیەکی قوڕەوەیە لە کوورەیەکی دارەوە دەستێ بکەیت و دایک باوک بە ئاسانی نەقلێکە بۆ نەوەکان یعنی پارێکی کەمی تێچێ بەرهەمی هەنگوین بۆچی خەڵک خویاوەتێ مەسەم تەلەبەم ئەفم کە دێژەم با تۆزێ تەلەبەکان وەختی وا هەبووە کە دەستم پێوتون لە چواری کۆڵێج ئێشتا خوێندەکان تاو نەکردو خەڵی هەنگیان کڕیوە بۆ یعنی ئاسانە ئاسان دیە بە خێوکردنی تا شارەزا ئەبێ شارەزاییەکە هەبێ بەڵام پرۆژەیەکی ئابووری چاکە زۆر باشە دەسەکانە خۆش بێ زۆر سپاس چەند پرسیاری کەژما بوو بەڵامەوەی کە زۆر گرنگام کتێبەیە کە بە زۆر بە وردی بەڕێستان هەم بە وێنەکانەوە هەم بەوەی کە باسی هەنگە کردووە بە خێوکردنیە و تایبەتمەندیەکانی ئەمە توانن هەنگەوانان ئەوانەی کە هەنگ بەخێوەکان زۆر سوودی لێوەربگرن ئەوەی کە نایزانن ئەتوان لەم کتێبەوە فێری بن بۆی کە بتوانن بە شێوازێکی باش ساڵانە وەکو تۆ لە ناو شارە بەرهەمی شواتەی ئەوان بتوانن بەرهەمێکی شەرتێک لە ناو شار کە هەنگ بەخێوەکەی هەنگێ بێت کە پێ مەڕ یعنی هەنگەکە هادیئە لەسەر خۆیە دڕنیە بەڵام هەنگی بزن جۆری بزن دڕە لەبەرەوە دەرودراوسێکی زەعاجەکە بۆیەوە باشایەت پورەیەکە کڕی و بەخێو کرد با پورەکە مەڕی بێ بزنی نەبێت بەهیوە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ سپاس بامەدەبوون سپاس بۆم کتێبەش کە دیارە بۆ کورسات دێمەش لە کتێبخانەی خۆمانە دای ئەنین زۆر سپاس